سڵاوتان لێبێ ئازیزانم، ئێوارەتان باش، هاتینۆلاتان بە کۆمەڵێک تەوەر و هەواڵەوە. اینجا ئەمڕۆ باسی بابەتێکی زۆر گرنگتان بۆ کەین، ئەویش ڕەبوویە لە ناو مناڵانە کە تا ڕادەیەک باوە و هەمیش نەخۆشیێکی زۆر ئیزعاجە کە بەردەوامە بێ مناڵەکە دەرمانێکی تایبەتی پێ بێگومان دەرمان بەکارهێنانیش بۆ مناڵان کارێکی ناخۆشە بە تایبەتی دەرمانی ڕەبۆ و جێلەوە باسی کۆمەڵێک هەواڵەکەین کە چۆن کاریگەری لەسەر ڕەبۆ دروستەکەن و باس لەواکەین ئایا ڕەبۆ کاریگەری هەیە لەسەر بۆ ماوەی واتە بۆ ماوەی کارەکاتە سەرەوەی کە مناڵەکە تووشی ڕەبۆ بێت یاخودنا. هەموو ئەمانە ئەمڕۆ باسەکەین و پزیشکی پسپۆڕیش لێرە لەگەڵمانە و پرسیاری لێەکەین ئەمڕۆ لەگەڵ ڕاسانە. سلااو لێ بەڕاستان چۆنی؟ سلااو لێ بێنیندا من زۆر باشم، هیوادارم تۆش و بینەرانی شەردەم باش و تەندروست باش بن. وەکو لیندا ئاماژەی پێەیە ئەمڕۆ باس لە یەکێک لە نەخۆشیەکانی کۆ ئەندامی سی و هەناسەدانەکەین. ئەویش نەخۆشی ڕەبووە. نەخۆشی ڕەبووە نەخۆشیێکی زۆر کۆنە، تازە نییە، لە دێر زەمانەوە هەبووە. پێناسەی زۆر جیاواز بۆم نەخۆشیە کراوە. ئەگەر بە شێوەیەکی زۆر سادە و ڕوون و ڕەوان تێتام گەێنم کە چۆنە و چۆن کارەکەم نەخۆشیە بریتە لە تەسک بوونەوە و هەوکردنی بۆریە بچووکەکانی هەوا. ئێمە یەک بۆری سەرەکی بۆری هەناسەمانەیە کە لێرا جیابێتەوە بۆ چەپ و بۆ ڕاست، سەرێکیان بۆ سی خۆیەچێ، دواتر لێرە وردبوونەوە و تەوزیعبوونی تری بەسەرا ڕوەیە ئەچێتە هەریەکیان ڕاتە نەو ژوورێکی بچووکی ئەم سیانەی ئێمەوە. ئەگەر بێت و ئەم بۆریانە ئەو چێوەیی کە هەیەی ئەو بازنەیەکەیەتی بچووک ببێتەوە تەسک ببێتەوە بە هۆکاری هەوکردن یاخود زۆر جار هۆکاری بۆ ماوەی و جینات کاریگەرە لەوەی کە ئەو ماسوولکەی لە چواردەوری ئەم بۆریایە گرژە بێ واکە بۆریەکە تەسک بێتەوە لێرەوە ڕێڕەوی هەناسە تەسکە بێتەوە ئۆکسسیژینەی کە مرۆڤ پێویستێتی بڕەکەی دا ئەبەزێ ئەو بڕی دوان ئۆکسیدی کاربۆنە کە لە هەمان بۆری هەوا دەرەچێت دووبارە ئەویش دەرچوونی زەحمەتتر و قورسترە بێ و ڕێژەی دوان ئۆکسیدی کاربۆن لە خوێن نازۆرە بێکە دواتر کۆمەڵی گرفت دروستەکە. جا ئەمڕۆ بە وردی لەسەر نەخۆشی ڕەبووە لە نێو منداڵان قساکەین. نەخۆشی ڕەبووە یەکێکە لەو نەخۆشیانەی کاتێکە باسی نەخۆشیە درێژخایەنەکانەکرێت لە نێو مناڵانە لە ڕیزبەندی یەکەمیت واتە مناڵ زۆر جار بەدەست ئەم حاڵەتەوە ناڵێنێ. سەو هۆکارەکەش ێگەڕێتەوە بۆ ئەوەی کە بابەتی جینات و بۆ ماوەی زۆر بەرپرسن لەم بابەتە و زۆرینەی جارەکان لە نێوان 2 هەتا 5 ساڵی سەرەتای تەمەنی مرۆڤ دەرەکەوێت کاتە لە مناڵە دەرەکەوێت. بۆیە بە وردی ئەمڕۆ باس لە هەموو بابەتەکانی ڕەبواکەی و چارەسەر و شێوازی خۆپارێزی و باشتربوونی ژیانی مناڵیش هەمووی باسەکەین ئەمڕۆ. ڕاستە بێگومان دەستخۆش ڕاستان بۆ ڕووکردنەوەی ئەنجا جیا لەوەی کە بابەتی بۆ ماوەی بێگومان کە کاریگەری هەیە لەبەرەوەی هەر نەخۆشیەک لە مناڵە ئەگەر بوونی هەبێت پەیوەندیەکی باشی بە بۆ ماوەیەوە هەیە لەبەرەوەی مناڵ هێشتا تەمەنێکی وای نەکردووە تاوەکو ئەندامەکانی تووشی نەخۆشی ببن. ئەنجا جیالەوە شێوازی ژیان بێگومان کارەکاتە سەر نەخۆشیەکان. ئەنجا ئێمە لە هەواڵەکانە باس لەواکەین کە چ شتێک ڕاستە و خۆ و ناڕاستە و خۆ کارەکاتە سەر ڕەبۆ بەتایبەت ڕەبۆ لە مناڵانە. ئەنجا لە هەواڵی یەکەمان باس لە دووکەڵی ئۆتۆمبیلەکەین بزانین چۆن کاریگەریە کاتە سەر ئەم نەخۆشیە بۆ ئەوەی زانیاری زیاتر وەربگرین بابێ کۆبچین بۆ لای ئەم هەواڵە فەرمون. توێژینەوەیەکی نوێی کۆلێژی شاهانەی لەندەن ئاشکرای دەکات کە پیسبوونی هەوا بە تایبەتی ئەو گەردی لە وردانەی لە دووکەڵی ئۆتۆمبیل و کارگەکانەوە سەرچاوە دەگرن هۆکاری سەرەکی و یەکەمی پەرەسەندنی نەخۆشی ڕەبوویە لە نێو منداڵاندا. ئەم توێژینەوەیە بۆ ماوەی 12 ساڵ چاودێری زیاتر لە 20,000 منداڵی کردووە دەری خستووە ئەو منداڵانەی لە نزیک ڕێگا سەرەکیەکان و ناوچە پیشەسازیەکان دەژین ئەگەری توژبوونیان بە ڕەبۆ بە ڕێژەی لە 145 زیاترە بە بەراورد بەو منداڵانەی لە ناوچە پاکەکاندا دەژین. گەردی وردەکان دەچنە قوڵایسیەکان و دەبنە هۆی هەوکردنی بەردەوام کە ڕێگری لە گەشەی سروشتی کۆئەندامی هەناسە دەکات. بە پێی ئەنجامەکانی ئەم لێکۆڵینەوەی ساڵانی یەکەمی تەمەنی منداڵ واتە لە لەدایکبوونیەوە تاوەکو 5 ساڵی هەستیارترین قۆناغە چونکە سیەکان لە گەشەکردنیکی خێرایان کاتێک مناڵ هەوای پیس هەڵەمژێ سیستەمی بەرگری جەستەی کاردانەوەی تند نیشانەیە و ئەمەژە بێتە هۆی تەسک بوونەوەی بۆریەکانی هەناسە بە شێوەیەکی هەمیشەیی. ئەم پرۆسەیە تەنها کاریگەری کاتی نییە بەڵکو دەبێتە هۆی ئەوەی کە منداڵەکە لە تەمەنی گەورەبوونیشا بەدەست کەمی ئۆکسجین و ماندوێتی خێراوە بناڵێنێ. دکتۆر سارا جینکنز پسپۆڕی نەخۆشەکانی سنگ و هەناسەی منداڵان دەڵێت ئەم دۆزینەوەیە زەنگێکی مەترسیدارە بۆ دایک و باوکان و لایەنە پەیوەندیدارەکان. ئێمە دەبینین کەسیەکانی منداڵ وەک ئیسفنجێک وایە و هەموو ژەهرەکانی دەوروبەر هەڵدەمژێت. کاتێک منداڵێک لە ژینگەیەکی پیسدا گەورە دەبێت سیستمی هەناسەدانی بە شێوەیەکی بەرنامە دەبێتەوە کە هەمیشە لە دۆخی هەوکردندا بێت. ئەمەش پێناسەی ڕاستەقینەی ڕەبوویە. دکتۆر جینکس ئاماژە بەوەش دەکات کە دابینکردنی ژینگەیەکی پاک و
دوورکەوتنەوە لە ناوچە جەنجاڵەکان لە ساڵانی یەکەمدا باشترین پارێزگاریە بۆ سیەکانی منداڵ. ئامارەکان دەری دەخن کە لە شارە گەورەکانە ڕێژەی توشبوون بە ڕەبۆ ساڵانە لە زیادبوونایە. پزیشکان ئامۆژگاری دایک و باوکان دەکەن کە لە ڕۆژە خۆڵاویەکانە یان ئەو کاتانی کە ئاستی پیسبوونی هەوا زۆر بەرزە منداڵەکانیان لە ماڵەوە بهێڵنەوە. جگە لەوەش چاندنی درەخت و زیادکردنی ڕووبەری سەوزایی لە دەوروبەری ماڵەکان ئەتوانێت وەکو فلترێکی سروشتی کارکە و مەترسیەکانی توشبوون بە ڕەبۆل تا ئاستێکی بەرچاو کەم کاتەوە. پاراستنی منداڵ لەم مەترسیانە تەنها پاراستنی تەندروستی ئێستا نییە، بەڵکو گەرنتیکردنی کۆ ئەندامی هەناسەی تەندروستە بۆ تەواوی تەمەنی منداڵەکە. نەخۆشی ڕەبووی یەک لەو نەخۆشیانەی کە کۆمەڵێک هۆکار هەن ئەبنە هۆکاری ئەوەی کە ئەم بابەتە زیاترکەن بەنمونە ئەوەی کە لەم هەواڵەیە باس لێکرێت دووکەڵی پیسی ئۆتۆمبیل. ئەو دووکەڵی کە ئۆتۆمبیلەکان دەریێن بەشێکی دووکەڵی نایترۆجینیە، بەشێکی دووکەڵی دوانۆکسیدی کاربۆنە و لە نێوانیان کۆمەڵی دووکەڵی ژەهراوی شێبێگومان بەتایبەتی و ئۆتۆمبیلانی کە بە گاز کارەکەن. لێرا کێشەیەک یەتە ئاراوە ژەوەیە کە بابەتی دووکەڵ ئەبێتە هۆکاریەوەی کە ئەم ماسوولکانی چواردەوری ئەو بۆریانەی کە پێشتر باسم کرد گرژە بن و بەمە کارە ئابن و بێ مناڵەکە ئەوەنی تر بۆریەکانی هەناسەی تەسکە بێت و سیرەکەی دەسەکا بە کۆکە کۆکێکی زۆر هەناسەی سوار بووە بە ئاسانی قسەی بۆ ناکرێ گرفتی هەناسەدان و قسەکردن و ئەمانە هەمووی لە منداڵەکەیە بەدیەکەوێت. ئەنجا باز دەواکرێ ئەو منداڵانی کە لەو ناوچانە ئەژین کە نزیکن لە شەقامە سەرەکیەکان و بە دوورە لە سەوزایی و دەشت و دەروات و منداڵی بە شێوی گشتی لە نێو شارە پێشکەوت و پیشەسازیەکان ئاژین ئەڵە زۆر زیاتر ئەم بابەتی گرفتیان بۆ دروستە بێت تەنانەت بە ڕێژەی 145 باس کراوە. کاتە بڕوانن چەندێ دووکەڵی ئۆتۆمبیل و کارگەکان و هەموو ئەو ئامێرانی کە دووکەڵە خەنە نێوژینگەوە کاریگەرن بۆ ئەوەی کەوا بۆ ئەم منداڵانە ئەوەنەی تر ڕەبۆکەیان لەسەر قورستر ببێ و دواتیش پێویستیان بە چارەسەری قورستر ببێت. ڕاستە بێگومان دەستخۆش ڕاستان ئەنجا وەکو لە هەواڵەکەش باسمان کرد کە ڕەبۆ هەوکردنێکی بەردەوامە لەو ناوچەیەوە لەو بۆڕیانە کە کارەکاتە سەرەوەی کە مناڵەکە ناڕەحەتی بۆ دروست بێت و تووشی نەخۆشێکی داریکرااو بێت کە بە ڕەبۆ ناسراوە. ئەنجا وەکو چارەسەر کە لە هەواڵەکەش ئاماژەمان پێیاگەر دووبارەی کەمەوە بۆتان چاندنی درەخت ئەکرێ ڕێگەیەکی زۆر گونجاو بێ بۆ ئەوەی کە وەکو ڕێگەیەکی خۆپارێزی سیر بکرێت بۆ ئەوەی کە دوو بکەوینەوە لەو جەنجاڵی و لەو دووکەڵی ئۆتۆمبیلەوە جەنجاڵی شارەکان زۆر وای کردووە کە بەتایبەت مناڵان زەرمەندی یەکەم بن لەبەرەوەی تەمەنی ئەوان ئەو تەمەنەیە کە وردە وردە سیەکان دەست بە گەشاکات هەر خراپیەکی لەو جۆرە کە زۆر زاڵ بە بەسەریانە کاریگەرێکی گەورە لەسەر سیەکانیان بەجێ ئەهێڵێت. بێگومان دەسە خۆش بێجا لی داوکو هەر نەخۆشیەکی تر کە ئاوا باو بێ و شایانی باز بێ و دەرمانی دیاریکراوی بێ و چەنەها پزیشکاری لەسەرکە ئێمە پۆلێنکاریمان هەیە بۆ ئەم نەخۆشیانەواتە ئاستەکان هەڵە سەنگێنرێن بە نمونەم نەخۆشیە ئایا لە ئاستێکی توندایە یاخود مامناوەندایە خود لە ئاستێکی نزمایە و زۆر کێشە بۆ نەخۆشەکە دروست ناکە. لە ماوەڵی داهاتوومانە باس لە ڕەبۆی ئاستی تون دەکا کە چۆن کاریگەری بەسەر ئەم نەخۆشەوە بەجێ هێڵێ بە دیاریکراوی ئەم منداڵە و تەنانەت پێشتان سیر نەبێ بێگومان کاریگەری بەسەر دایک و باوکی ئەم نەخۆشەوە منداڵە بەجێ هێڵێ. با پێ کۆبچین لە هەواڵەکە و دواتر کەمێ زانیاری زیاتر بگرین گفتوگویەکی بەرەو. توێژینەوەیەکی هاوبەشی زانکۆی هاروارد و ناوەندی کۆنتڕۆلکردنی نەخۆشیەکان لە ئەمریکا هۆشداری دەدات لە ئاڵۆزیەکی زۆر مەترسیداری ڕەبۆ کە بە حاڵەتی ڕەبۆی تون دەناسرێت. ئەم دۆخە کاتێک ڕۆیە کە نۆرەیەکی ڕەبۆ بە دەرمانە ئاساییەکان و ئینهەیلەرەکان کۆنتڕۆل ناکرێ و بۆریەکانی هەناسە بە شێوەیەک دەبەسترێن کە ئۆکسجین ناکاتە خوێن. توێژینەوەکە جەخت دەکاتەوە کە پشتگوێخستنی نیشانە سەرەتاییەکانی ڕەبۆ ئەکرێ ببێتە هۆی پەککەوتنی کۆئەندامی هەناسە و لە کۆتاییشدا جەڵتەی مێشک یاخود وەستانی دڵ. بەپێی ئەنجامەکانی توێژینەوەکە کاتێک کەسێک تووشی نۆرەیەکی توندی ڕەبۆ دەبێت و چارەسەری خێرا وەرناگرێت ئاستی دوانۆکسیدی کاربۆن لە جەستەدا بە شێوەیەکی مەترسیدار بەرز دەبێتەوە. ئەمەش دەبێتە هۆی ئەوەی خوێن ترش ببێت کە کاریگەری ڕاستە خۆی لەسەر کارەبای دڵ دەبێت و دەبێتە هۆی تێکچوونی لێدانەکانی دڵ. ئەو کەسانەی ڕەبۆی درێژخایانیان هەیە و بەردەوام نۆرەیان بۆ دێت دیوارەکانی بۆڕی هەناسەیان ئەستور دەبێت. ئەمەش وای لێ دەکات لە کاتی هەر نۆرێکدا زیاتر بەرەو مەترسی مردن بڕۆن. دکتۆر جیمس میلەر کە پسپۆڕی چاودێری چڕە و دەڵێت
ئێمە زۆر جار نەخۆش ئەبینین کە پێیان وایە ڕەبۆ تەنها کۆکە و تەنگە نەفەسیەکی ئاساییە. بەڵام ڕاستیەکە ئەوەیە کە ڕەبۆ ئەتوانێت ببێتە بکوژێکی بێدەنگ لەم کەسەیە. کاتێک بۆریەکانی هەناسە بە تەواوی داخرێن جەستە دەسەکا بە خنکانێکی ناوخۆیی. لەم دۆخەیە تەنانەت مێشکیش زیانی پێئگا بەهۆی کەمبوونەوەی ئۆکسجین. دکتۆر میلەر ئاماژە بۆ ئەکا کە نیشانەکانی حاڵەتەکە مەترسیدارترین نیشانن کە تێیدا نەخۆشەکە ئەوەندە تەنگە نەفەسە کە تەنانەت دەنگی هەناسەشی نامێنێ. ئەمەش ئاماژەیە بۆ داخرانی تەواوەتی بۆری هەناسە. ئامارە پزیشکەکان دەری دەخەن کە زۆربەی حاڵەتە مەترسیدارەکان لە نیوە شەودا یان بەرە بەیاندا ڕوودەدەن کاتێک نەخۆشەکە تەنهایە یان خەوتووە. پزیشکان جەخت دەکەنەوە کە پێویستە هەموو توشبێکی ڕەبۆ پلانێکی فریاگوزاری هەبێت و ئامێرێکی پێوانەکردنی هەناسە لە ماڵەوە بەکار بهێنێت. ناسینەوەی نیشانەکان وەک پێشتوندبوونیان وەک شینبوونی لێوەکان یان نەمانی توانای قسەکردن دەتوانێت ژیانی مرۆڤ لە مردنێکی حتمی ڕزگار بکات. چارەسەری ڕەبۆ تەنها کەمکردنەوەی نیشانەکان نییە، بەڵکو ڕێگریکردنە لە گەشتن بەم قۆناغا کوشندەیە. اینجا ئازیزانم بێگومان زانینی نیشانەکان پێش ئەوەی کە حاڵەتەکە زۆر خراپ ببێت یەکێکە لە ڕێگا زۆر باشەکان بۆ ئەوەی کە کەسەکە لە مردن ڕزگاری ببێت وەکو شینبوونەوەی لێوەکان یا خود نەمانی توانای قسەکردن ببورن ئەکرێ وەکو نیشانەیەک سیر بکرێت بۆ ئەوەی کە یەکسەر نەخۆشەکە بگەندرێت بە فریاگوزاری و بۆ ئەوەی کە بێگومان تووشی ڕووداوێکی ناخۆش نەبێت چونکە ڕەبۆیەکێکە لە نەخۆشیە خراپەکان کە چونکە هەموو بەشەکانی جەستەمان ئێمە پەیوەندی بە ئۆکسجینەوە هەیە کاتێککە ئۆکسجین ناگات بە مێشک ناگات بەدڵ بێگومان کاریگەری لە سەردانێت و گەری وەستانی ئەو بەشە هەیە بۆیە ڕەبۆ کاتێکە وا ئەکات کەسەکە بڕێکی زۆر کەم ئۆکسجین بگاتە هەر بەشێک لە بەشەکانی جەستە کاریگەرێکی گەورەی لەسەردانێت ئەجا زۆرترین مەترسی لە کاتی خەوایە یاخود کاتێککە نەخۆشەکە بەتەنهایە بۆیە وا ئامۆژگاری ئەکرێت کە هەر کەسێک ڕەبۆی هەبێت بەردەوام ئامارێکی پیاوانەکردنی ئۆکسجینی هەبێت و بەردەوام بەخاخ هەبێت و چارەسەرەکانی لەبەر دەستا بێت بۆی هەر کاتێک زانی حاڵەتەکەی بەرەو خراپبوون چوو بتوانێت چارەسەری سەرەتایی بوو خۆی بکات تاوەکو دەگاتە لای دکتۆری پسپۆر. جالیندا یەکێک لە گەورەترین گرفتەکانی ئەم نەخۆشی ڕەبووە ئەوەیە تۆ کە نەخۆشی ڕەبۆت ئەگەر هەبێ بەردەوام هەست بەم حاڵتانە ناکەی بەڵام لە نێوان مەودای نەخۆشیەکەیە لە چەند ساتێکە یاخود بۆ نمونە بڵین لە مانگێکا چەند ڕۆژێک یان لە هەفتەیەک ئەگەر زۆر خراپێت دۆخەکە چەند ڕۆژێک یان ئەگەر زۆر خراپێت لە ڕۆژێکا چەند جارێک نیشانەکان زۆر تون دەبنەوە. ڕەنگەم توندیە پەیوەندی بەو دووکەڵەوە هەبێت کە لە ماڵەکە تا هەیە ڕەنگە پەیوەندی بە ئاستی شێداری و بڕی ئاوی ناو هەواوە هەبێت کە دواتری نەسەری هەواڵێکی تایبەتمان لەسەر مەشەیە ئەمە نامویە بنە هۆکار بۆەوەی کە لە لەحسەیەکە ئەم نیشانانە زۆر قورسرە بن بۆریەکان تەواو تەسکە بن و ئۆکسجینێکی زۆر بە زەحمەت یەتەناوە سێرەکی تەواو ئەم مناڵە کۆکەکۆکی تەیەکەوێ و تەنانوەکو تۆ باسەکرد لە حاڵەتە زۆر قورسەکانە لێویشی نەبێتەوە سەری پەنجەکانی شیشی نەبێتەوە ئەم شینبوونەوەی لیندا نیشانەیە بۆی کە ئەو بڕی ئۆکسجینەی ئەم جەستەیە پێویستێتی ناگاتە شوێنی خۆی و نیشانەیەکی مەترسیدارتریشە بۆی کە ڕەنگە دڵ و مێشک کە لە سەرەکیترین ئەندامەکانی جەستن ئەو ئۆکسجینەی پێویستیانە بۆ فەرمانی ئاسایی خۆیان پێیان نەگا. یەکێکتر لە کێشەکانەوەی دیندا ئەم نەخۆشیە لە نێو منداڵانە زۆرە. هەر نەخۆشیێک لە نێو مناڵە زۆر بێ گرفتێکی سەرەکی ئەوەیە مناڵ نازانێت چۆن مامەڵە لەگەڵ دۆخەکەی خۆیان بکە ڕەنگە تێنەگا لە نەخۆشیەکەی خۆی و هەتا لە بەکارهێنانی دەرمان و بڕی دەرمانەکە و کاتی بەکارهێنانی ڕەنگە بیریان بچێتەوە یاخود فراهەمی بکەن یان گرفتەکە لێرە ئەوەیە کە ئەگەر تۆی دایک و باوک یاخود کەسێکی سەرپەرشتیاریە مناڵە و بەرپرس لەم بابەتە ئاگادار نەبی کاتێکە مناڵە تووشێم دۆخابێ ڕەنگە هەر نەزانێت کامە دەرمانەکەی خۆیەتی کامە پمپ و بەخاخەکەی خۆیەتی کە زوو بەکاری بێنێ و بۆری هەناسەکانی بکاتەوە کاتە گرفتەکە لێرەیە ئەوەیە تێگەیشتنی باش و فێرکردنی ئەم مناڵە کلیلی سەرەکیە بۆی کە ئەم مناڵە بزانێت چۆن خۆیە پارێزێ لەم دۆخە و ئەگەر تووشی ڕووداوێکی لەم شێوەیەش بوو کە ڕەبۆکەی زۆر لەسەر قورس بوو بزانێ هەر هیچ نەبێ یان فریاب بکەوێ بانگی دایک و باوکی بکە
یانەوە تا خۆی دەرمانەکەی بەکاربێنە. ڕاستە بێگومان دەستخۆش ڕاستان خاڵێکی گرنگت باس کرد ئەویش فێرکردنی مناڵە بۆ ئەوەی کە فریاگوزاری بۆ خۆی بکات بەڕاستیەوە زۆر گرنگە جیالەوەی کە بە هیچ شێوەیەک نابێت نەخۆشیێک ئەگەر ڕەبۆی هەبێ بەتایبەت مناڵ هەرخۆی نابێت بە تەنها بەجێ بێ هەڵدرێ ئەنجا بەتایبەت ئەگەر نەخۆشیێکی وای هەبێت ئەنجا ئەگەر فێری بکەیت زۆر باشترە بەڕاستیەوە خاڵێکی گرنگە بۆ ئەوەی کە دایک و باوکان جێبەجێ بکەن بۆ ئەوەی کە منداڵەکانیان پارێزراو بێت لەو نەخۆشیە. ئەنجا ڕاستانەچینە لای هەواڵێکی تر ئەویش باس لە فلتەری هەواکەین بزانین دانانی فلتەری هەوایەکی دیاریکراو لە ناو ماڵەکانە چ کاریگەریەکی ئەبێ لەسەرەوەی کە کەسەکە تەندروستی سیەکانی باشتر ببێت. ئەنجا بۆی زانیاری زیاتر وەربگرین بابێ کۆ بچین بۆ لای ئەم هەواڵە فەرمونون. توێژینەوەیەکی نوێی زانکۆی جۆنز هۆپکینزی ئەمریکی ڕێگەیەکی کاریگەری و سادەی ناو ماڵ ئاشکرا دەکات بۆ کەمکردنەوەی نۆرەکانی ڕەبۆ. ئەویش بەکارهێنانی فلتەری هەوای جۆری هێپایە و کۆنتڕۆڵکردنی ڕادەی شێ لە ناو ژووری خەوتندا. ئەم توێژینەوەیە کە لەسەر 500 خێزان ئەنجام دراوە دەری خستووە کە پاکردنەوەی هەوای ناوماڵ لە تۆز و گەردی لە وردەکان دەبێتە هۆی کەمکردنەوەی پێویستی بەکارهێنانی دەرمانی فریاگوزاری بە ڕێژەی لە 40. ئەمە دەری دەخات کە ژینگەی ناوماڵ کاریگەریکی ڕاستە و خۆی لەسەر سەقامگیری باری تەندروستی توشبووان هەیە. بەپێی ئەنجامەکانی ئەم لێکۆڵینەوەیە ژووری خەوتن زۆر جار مەڵبەندی سەرەکی هاندەرەکانی ڕەبوویە. مێرووی ناو تۆز کە بە چاو نابینرێن و لە ناو جێگە و سەرینەکان ئاژین یەکێکن لە گەورەترین دوژمنەکانی توشبوانی ڕەبۆ. توێژینەوەکە ئامۆژگاری ئەکات کە ششتنی ڕاکێش و سەرینەکان بە ئاوی گەرم واتە ئاوی سەر و 6 پلەیسیلیزی هەفتانە یەکجار ئەبێتە هۆی لە ناوبردننی ئەم مێروانە. هەروە پاراستنی ئاستی شەی ماڵ لە خوار 150 ڕێگریەکان لە گەشەکردنی کەڕوو کە یەکێکی دیکەیە لە هۆکارە سەرەکیەکانی تەنگەنەفەسی. دکتۆر ئێمیلی چێن پسپۆڕی هەستیاری و بەرگری دەڵێت ماڵ دەبێت پەناگەیەک بێت بۆ توشببووی ڕەبۆ نەک سەرچاوی نەخۆشیەکەی. زۆرجار خەڵک تەنها بیر لە دەرمان دەکەنەوە بەڵام گۆڕینی ژینگەی ناوماڵ وەک دەرمانێکی بێدەنگ وایە. بەکارهێنانی فلتەری هێپا دەتوانێت کە گەردی لە زۆر وردەکان و مووی ئاژەڵە ماڵیەکانیش بگرێت کە دەبنە هۆی هەستیاری سنگ. دکتۆر چێن ئاماژە بەوەش دەکات کە دوورکەوتنەوە لە بەکارهێنانی فەرشی ئەستور لە ژووری خەوتندا و گۆڕینی بە زەویەکی سادە کە ئاسان پاک بکرێتەوە هەنگاوێکی زۆر گرنگە بۆ کەمکردنەوەی کۆکەی شەوانە. جا ئامارەکان نیشانی دەدەن کە ئەو خێزانەی ئەم ڕێکارانەیان گرتوۆتە بەر منداڵەکانیان کەمتر لە قوتابخانەدا ئەبڕێن و خەوێکی ئارامتریان هەیە. پزیشکان جەختەکەنەوە کە پاک و خاوێنی ماڵ تەنیا ڕواڵت نییە بەڵکو بەشێکی سەرەکیە لە پرۆسەی چارەسەر. هەروەها دوورکەوتنەوە لە بەکارهێنانی بۆن و سپرا و پاکەرەوە کیمیای توندەکان لە ناوماڵە یارمەتی دەرێکی گەورەیە بۆ ئەوی کە بۆریەکانی هەناسە هێمن ببنەوە. ئەم ڕێگە سادانە تێچوویەکی کەمیان هەیە بەڵام کاریگەریەکی گەورەیان لەسەر کوالیتی ژیانی توشبوانی ڕەبۆ هەیە. جا باسمان لە کۆمەڵی شت کرد لەوانە دووکەڵی ئۆتۆمبیل کە بۆتە هۆکار بۆی کە ڕەبووی منداڵەکە خراپتر بێ چەند شتێکی کە هەن بەڕاستی کەوا ئەکەن ڕەبووی منداڵێک بە تایبەتی منداڵی کە ڕەبووی لەگەڵا بوو بێ لە زۆوە واکە خراپتریکا بە نمونەوەی لەم هەواڵەیە هەیە ئاستی شەی ناو ماڵەکان. ئاستی شێ بۆ کەسانی کە ئەگەر لە نێو هەرێمی کوردستان ئێمە ئاستی شەی هەواکەمان زۆر نییە بەڵام لە نێو وڵاتانە بە تایبەتی وڵاتەکانی کەنداو یاخود بەشێ لە وڵاتە ئەوروپیەکان کە ئاستی شێ زۆر بەرزە ئەو کەسانی کە ئەگەر بە سەردانیش بێت چوو بێتنەوە وا بۆمان ڕوونەکەنەوە ئەڵێن هەناسە زۆر قورسە لەوێ هەستەکەی هەناسەم بۆ نادرێت شەیەکەی زۆرە. ئەمەوە ئەکا بۆریەکانی هەناسە بە قورسی هەوا وەربگرن و ئەو بڕی ئۆکسجینی کە پێویستە نەگاتە شوێنی خۆی. جا زۆر گرنگە منداڵ لە ماڵەوە تۆ ژینگەیەکی وای بۆ دابینکەی کە ئەگەر لە دەرەوە گرفتی ڕەبۆی هەبێ هەرهیچ نەبێ بێتە ماڵ و هەست بە ئارامی بکە بزانێک کە لێرە هەناسەکە بۆ ئەو گونجاوە هەوا و ژینگەکە بۆ ئەم گونجاوە. ئامێرێک هەیە بە ناوی ئامێری هێپاوە ئەیکی بە یەکێک لە پلاکەکانی ماڵەکەتەوە کە دای گیرسێنی ئیشی ئەم ئامێرە فلتەرکردن و پاڵاوتن و
پاکردنەوەی ڕێژەی ئەو میکرۆب و مێروانی کە لە هەوایە هەیە، تەنانەت ئەو میکرۆمیروانی کە لەسەر جێی خەوتن و سەرین و جێی نووسنەکان هەیە، وهروەها ڕێژەی شێکەشت بۆ کۆنتترۆڵک ئاگەر لەسەر و 100 تا 50 لە ژوورەکەیە بۆ داگرێ کەمە یەکێکە لەو هۆکارانی واکە بڕی کەڕوو لە هەوایە کەمتر بێ و بە تایبەت بۆ کەسانی کە ڕبوویان هەیە زۆر دۆخیان باشترە بێ بمامێرە. ڕاستە دەستخۆشڕاستان ئەنجا وەکو چارەسەرێکێک لە خاڵەکان کە ئاماژەی پێدا بوو لە هەواڵەکەیە لابردنی فەرشی زۆر ئەستورە لە ناو ماڵە دانانی شتی تەنک و شتێک کە ئاسان پاک بکرێتەوە ئەنجا جالەوە تێگەشتن لە دەرونی مناڵەکە گرنگە لەبەرەوەی ڕەبۆ بەڕاستی نەخۆشیێکی ئیزعاج و بێزارکەرە. ئەسا من خۆم هەستیارێکی سادەم گرتووە تەواو هەراسانی کردووە هەتا لە ژیانی ڕۆژانەشمان کەوای ئەمە لە کاتێکە هەر بەراورد ناکرێت بە ڕەبۆ لە کاتێکا مناڵێکی ئەوەنە بچووک بەو شێوێ نەخۆشیەکی ئیزعاجی هەبێت ئەبێت لە ڕووی دەرونیەوە زۆر ئاگاداری بیت و زۆر بەباشی لی تێبگەیت و زۆر بەباشی فێری کردارەکانی خۆپاراستنی بکەیت. بەڵێ بێگومانەوە لەو قسەی تۆ لینداوم بۆ دەرکەوە ڕاستی نەخۆشی ڕەبۆ لایەنی کۆمەڵایەتی دەرونی مناڵەکەش زۆر کاریگەرە بێ ڕەنگە زۆر جا بیستومە لە خانەوادەکان بازاکڵێ مناڵەکەم تااقەتی چوونە دەرەوەی نەماوە پێی ئەی بچێتە لای ڕەفیقەکانی تەنانەت پێی ناخۆشە بچێتە نێو خوێندنگە و مەکتەبەکەی لەبەرەوەی کاڵێ من ئەگەر لێ تووشی جۆرێک لەم حاڵاتە بم هەناسەم تەنگ بێ پێم ئەی بە ببینم دەرمانی دەرکەم کە بەکاری بێن و ڕەفیقەکانم ڕەنگە گاڵتم پێ بکەن ومانەیەکن لەو شتانی کە زۆر جارەی بیستین و زۆر جار دووبارە بنەوە هەموو ئەمانە دواترەکرێن بە پرسیار و ئاڕاستی پزیشکی پسپۆڕەکردن و هەڵێگرین بۆ کاتە. ئێستا هەواڵێکی ترمان هەیە کە باس لە یەکێک لە خووە خراپەکانەکە کە ئەبێتە هۆکاریەوەی ڕەبووە لە منداڵێک و لە کەسێکی پێگەیشت و ئاساییشە زیاتر بێت. ئەمیش بەڕاستی بابەتی کێشانی دووکەڵی جگەرە و نێرگەلە و ڤیپ ئەلکترۆنیەکانیشە. با پێکۆپسیۆن لام هەواڵ و دواتر کەمێک زانیاری زیاترەوە فەرموو. توژینەوەیکی نوێی زانکۆی کالیفۆرنیا ئاشکرای دەکا کە کێشانی جگەرەی ئەلکترۆنی و جگەرەی ئاسایی لە ناو ژینگەی خێزانە نەک تەنها مەترسی توشبوون بە ڕەبۆ زیادەکە بەڵکو ئەبێتە هۆی گۆڕانی جینی لە کۆئەندامی هەناسەی منداڵانە. ئەم توژینەوەی کە چاودێری هەزاران مێرد مناڵی کردووە جەختەکاتەوە کە تەنانەت دووکەڵی دەستی سێیەم واتە ئەو پاژماوە کیمیایی بە دیوار و بە جلوبەرگەوەلکێن ئەبێتە هۆی تێکدانی سیستەمی بەرگریسیەکان وواکە کە نۆرەکانی ڕەبۆ زۆر تونتر و درێژخایەنتر بن. بەپێی ئەنجامەکانی توێژینەوەکە ئەو مادە کیمیایی لە جگەرە ئەلکترۆنیەکاندا هەن دەبنە هۆی دروستبوونی جۆرە هەوکردنێک کە پێی دەوترێت هەوکردنی کیمیایی. ئەم هەوکردنە وە لە سیەکان دەکات بەرامبەر بە هەر گۆڕانکاریەکی کەشوهەوا یان تۆزێکی کەم کاردانەوەی تون نیشان بدەن. ئەم گەنجانەی خۆیان جگەری ئەلکترۆنی دەکێشن و ڕەبۆیان هەیە ئەگەری مانەوەیان لە نەخۆشخانە بەهۆی تەنگە نەفەسیەوە 3 هێندە زیاترە بەراورد بەوانی ئەو خۆیان نییە. ئەم خوا دەبێتە هۆی ئەوەی دەرمانە فراوانکارەکانی بۆڕی هەناسە کارەی خۆیان لەدەست بدەن. دکتۆر ڕۆبرت ڤانس کە پسپۆری تەندروستی گشتیە دەڵێ ئێمە ئێستا لە بەردەم قەیرانێکی نوێداین. زۆرێک لە دایک و باوکان وازانن کە جگەری ئەلکترۆنی بێزیانە و لە لای منداڵەکانیان دەیکێشن بەڵام ئەمە هەڵەیەکی کوشندەیە. نیکۆتین و تامی ناو ئەم جگەرانە ئەبنە هۆی تێکدانی ناوپۆشی بۆریەکانی هەناسە. ئەمە تەنها خویەکی خراپ نییە بەڵکو هێرشێکی کیمیاییە بۆ سەر سیستەمی هەناسەدان. دکتۆر ڤانس ئاماژە بۆ دەکا کە تەرکردنی ئەم خووە ئەتوانرێت لە ماوەی 6 مانگە کارکردنی سیەکان بە ڕێژەی لە 120 باشتر بکاتەوە. بێگومان ئازیزانم بۆ ئەو خێزانانەی کە مناڵێکیان هەیە کە ڕەبۆی هەیە پێویستەکات کە جگەریتیان نەکێشێ بە هیچ جۆرێک لەبەرەوەی هەتا کە کەسێکیش لە خێزانەکە جگەرە بکێشێ کاریگەری خراپی لەسەر ئەو کەسەی ترە بێ. بێگومان بۆ کەسی تەندروستیش کاریگەری هەیە ئەنجاوەرە مناڵێک ڕەبۆی هەبێ بێگومان کاریگەرێکی زۆری لەسەردانێ ئەوە جیالەوەی ئەگەر بێت و هەرزەکارێک ڕەبۆی هەبێت و ئەم خۆ خراپانە بکات
کاریگەری سێندە لەسەری دائنێت بەداخەوە. بەڵێ جاریندا هەر سەبارەت بە باسی دووکەڵ کێشان وانە باز لەوە شکرێت کە تەنانەت ئەو دووکەڵی دەستی سێماتە و دووکەڵی کە بە جلوبەرگ و بم بابەتانەوە نووسێ بۆ تە هۆکار بۆی کە تەنانەت ئەمەش کاریگەری هەیە لەسەر دۆخی ڕەبۆی ئەم منداڵە. جا هەبوو کۆم ڕۆژێک کۆمەڵی ئامارمان هەیە سەبارەت بە بڕ و ژماری توشبوانی منداڵان لە سەرانسەری جیهانە بە نەخۆشیەکانی ڕەبووە. باس لەوە کرێکە نزیکەی 100 ملیۆن منداڵ لە جیهانە توشبوون بە ڕەبووە. ئەمە ڕێژەیەکی زۆرە گەر تۆ حسابی بەس منداڵکی واتە تەمەنەی کە بۆ منداڵدانراوە 100 ملیۆن ژمارەیەکی زۆرە و ئاگادارمانەکاتەوە بەڕاستی سێکتەرە تەندروستیەکان لە ئاگادارەکاتەوەی کە پێویستە باخ بم نەخۆشیە بن و جگە لەوەش باز لەواکرێکە لە هەر لە دە منداڵێک یەکیان تووشی گرفتی ڕەبۆ بێ گرفتەکانی ڕەبۆک و باسمان کرد منداڵەکە کۆکەیەکی زۆری هەیە هەناسەی تەنگە هەناسەی سوارە لە دۆخە قورسەکانە تەنانە قسەی بۆ ناکرێ و ئەگەر خوانەخواسە بێت و چارەسەر نەکرێ ئۆکسسیژینی پێویست نەچێ بۆ لەشی ئەم منداڵە زۆرجا گرفتی دڵ و مێشک و تەنان لە کاتی گەشایە ئەم منداڵە پێویستی بە زۆرترین ئۆکسسیژینە کە تۆ بڕێم ئۆکسسیژینە کەمەگا بەڕاستی یەک دنیا گرفتی بۆ دروسەوێ بۆ ڕەنگە گەشەشی خاو بکاتەوە بەڕاست ڕاستە بێگومان دەست خۆش ڕاستان اینجا ڕاستان باس لە بۆ ماوەی بکەین بێگومان باسمان لەوە کرد کە بۆ ماوەی کاریگەری زۆر هەیە بەڵام ئەگەر بێت و بە ئامار قسە بکەین بۆ ماوەی مەترسی حاڵەتەکە 2 بۆ 6 هێندە زیاد دەکات ئەمەش ڕێژەیەکی بەرزەکە بۆ ماوەی کاریگەری هەیە لەسەری ئازیزانمەوە ئامارەکان بوو کە پێمان وتن ئەنجا کۆمەڵێک پرسیار ماوە لە پزیشکی پسپۆڕی بکەین دوای ئەم وچانە لەگەڵمان بن. عزیزان دووبارە بەخێر بێنەوە سڵاوتان لەبێت درێژە بە باسی ئەمڕۆمانەین درێژە بە باسی نەخۆشی ڕەبووە لە نێو منداڵانە ئاکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر پشدەر عەبدوڵڵا کە پسپۆڕی نەخۆشیەکانی کۆ ئەندامی هەناسە و خەوە لە نێو منداڵانە دکتۆر زۆر بەخێراتی زۆر سپاس بەڕێزم دکتۆر پێم خۆشە سەرەتا بۆ دەست پێ بکەین کە پێناسەیەکی ڕەبۆمان بۆ بکە نەخۆشی ڕەبووە چییە کاریگەریەکانی لەسەر بۆری و هەناسەدان چییە و بۆ لە منداڵانیش ئەم نەخۆشیە زۆر باوە خۆی گەریکەم جار باس لە پێناسی ڕەبۆکەین ڕەبۆ بریتە لە تەسکبوونەوە هاوکردنی بۆڕیە مامناوەند و بچووکەکانی ناو کۆندامی هەناسەیە لە مناڵان و تەبان لە گەورانیشە ئەمە لە ئەنجامی ئەوەی کە هەستاریە یاخود شتێک کە پێوتری ئەلێرجین کە لە دەرەوە کە یەت کاتێکە جەستی ئەو مناڵە یاخود ئەو مرۆڤە باشە وەڵامی بۆ شتە ئەبێت لە ئەساسەوە ئەم شتەیە زیانی نییە بۆ مرۆڤێکی یاسەیە بەڵام مرۆڤێک کاسیاری ئەبێت تەمان وەڵامی بۆیە بێت و شەر لەگەڵاکە لە ئەنجامیەوە دیواری بەشی ناوەی بۆڕی مامناوەند و بچووکەکان تووشی هەوکردن و تەسکبوونەوە بێ بۆیە سەڵتێ دروستەکە کە پێوترێ خیزەی سنکەوەکو دەنگێک شمشاڵ وایە و فرا ئاواز یاخود ئاوازەکانی لە ئەوە بڵین بەرز و نزم و ئەوانەیە بۆی ئەم سەڵتە دروستەکات و لە ناو مناڵانیشە بەڵێ بەڕێژێکی زۆر هەیە تاوا مناڵێکی زۆر تووشی بەڵام بەداخەوە لە ناو مناڵانە کەمتر تەشخیص دەکرێت لەبەرەوەش ینی تا سەب سپۆری تایبەتمان نەبووە تاو بە خۆشحاڵیەوە کە من یەکەم سپۆری ئەو مەجالم کە لە بواری مناڵانە و هەوڵەدەن ئینشاءڵڵا هەم هوشیاری و هەم چارەسەر و هەم تەشخیصی و مەجالە لە ئەم نەخۆشیە لە کوردستانە هەم زۆر بەرەو پێشەوە بین و لە داهاتووشە ئینشاءڵڵا کۆمەڵێک پزیشکی زۆر لەو بوارەیە بتوانن هەمان خوێندن یاخود درێژە بە و پسپۆڕی وەردەبن بۆی بتوانین ئینشاءڵڵا لە داهاتووە ئەم نەخۆشی کە زۆر جار تەشخیص ناکرێ یاخود زۆر جار بەداخەوەڵم کە کاریگەرێکی زۆری هەیە لە سەرخودی ژیانی مناڵان لەسەر پرۆسی پەروەردە و فێرکردن بتوانین زۆر بەرەو پێشەوە بین و چارەسەرێکی زۆر باش بکەین دەستخۆش دکتۆر دایک و باوکان چۆن بزان مناڵەکەیان ڕەبۆی هەیە واتە بەربڵاوترین نیشانەکان چین بۆ ئەوەی دایک و باوکەکە مناڵەکان بێنن بۆ لای پسپۆڕ تەمان لە پرسیارێکی زۆر جوانە لە بەپی تەمەنەکانە گۆڕێت ئەکرێ مناڵ لە سەرەتای لە دایک بوونەوە تەوان ڕەبۆی توش بێت توشبووی ڕەبۆ بێت و ئەکرێ لە دواییە توش بێت و لەکرێ لە هەر قۆناغێک لە قۆناغەکانی تەمەنی مرۆڤ تووشی ڕەبۆ بێت ڕەبۆ خودی ڕەبۆ بریتە لە پێکهاتی جێنێتێکی کەوەی بەڕێز شتان باسان کرد لەگەڵ ئینڤارۆمنتە لەگەڵ ژینگەیە بە هەردووکیان ئەو نیشانانە دروستەکەن و نیشانەکان بوون ئەگەر مناڵێک بچووک بێت سیرەکەی کۆکێکی زۆرجا کۆکەی هەیە خیزەی هەیە مناڵێکە زۆر جار هەناسی زۆر توونە بێ زوو دەم لە مەمە بەرەیە مناڵی بچووک بڵین خوارێک ساڵ سیرێکی زۆر جار بێتاقەتە بێ میزاجە ئەو مناڵە بچووکە و شیر خواردنی باش نییە هەندێک جار چێتە سەرەوەی کە لێوشینبوونەوەی هەبێت کاتێک کە تەمەنی بەرەو گەورەتر ڕوا سیرەکەی ئەم مناڵانە لە شەوانە کۆکیان زۆر زیاتر بێت هەناسیان تونترە بێت لە کاتی خەوا جوڵیان زۆر زیاتر بێت سیرێکی بۆ ڕۆژ دواتر ئەو مناڵانە زۆر جار هەندێک جار بڵین فرە جوڵا ئەبن
تەرکیزیان کەمە بێتاقەتە بن هەندێک مناڵ هەیە سترێسی زۆرە بێت و هەندێکیان بۆ ئیگرن کە خواردن زۆرە خۆن هەنێکیانەوە خواردنیان زۆر کەمە بێ ئۆتۆماتیکیان ئەمانە لەبەرەوەی تەرکیزیان کەمە بێ سترێسیان زۆرە بێ زۆر حەزیان لە بەکارهێنانی موبایل و ئایپادە بێ و کەمتر حەزیان لە سعیکردنە بێ و بەشێکیان ئەوەیە کە لە مەکتەب زۆر جار سیرەکەی کە مامۆساکان دایمەڵەت لەگەڵ ڕاکردنێکە لەگەڵ پێکەنێکە دەست بە کۆکا کات و زۆر جارڵە ئەزەتی تەلەبەکانی ترێات یاخود جوڵەی زۆرە تەرکیزی کەمە ئەمانە هەمووی کاریگەری بەهۆی ئەوەیە کە ئەم ڕەبۆیە ئەم کۆکەیە ئەم هەناسەتونی کە لە شوانە هەیەی کاریگەری لەسەر خەوکەیە بووە هەندێک جار ئەو مناڵانەی یاریەکەن ئەڵە دکتۆر هەر لەگەڵ چێتە ناویاری زۆر هیواتی ئەوەیە کە گۆڵچی بێت زۆر تااقەتی نییە ڕاکایە بێ بەڵە زۆر ناچێ بەلای ئەوەی کە هجووم بێت لەبەری لەگەڵ ڕاکردن و شتهناسەی تونە بێ بۆی ئەڵە سیر کە زۆربەی کات ئەوانن کە لە یا یاری ناکەن خۆیان بە دوورەگرن یا گەریاریش بکڵە یا لە بەرگری کارە یا گۆڵچیە بێت بۆیە نیشانەکان ئەگۆڕێت بە پێی لە مناڵێکەوە بۆ مناڵێکی ترە گۆڕێت لە کاتێکەوە بۆ کاتێکی ترە گۆڕێت لە وەرزێکەوە بۆ وەرزێکی ترە گۆڕێت زۆر جار لە شەو ڕۆژە سێرەی لە شەوە زۆرتر نیشانەکانی دەرەکەوێت بۆیە بە پێی کاتەکان و بە پێی تەمەنەکانی نیشانەکان نەکرێت بگۆڕێت زۆر باشە دکتۆر دوایی پێم خۆشە بە وردەکاری ئەگەر کاتە بێ باس لایەنە کۆمەڵایەتیەکان و دەرونی هەم بۆ مناڵ هەم بۆ خێزانەکە شەکەین بەس پرسیارێک تر هەیە لەلام زۆر گرنگە و دڵنیام پرسیاری بەشێک لە خانەوادەکانیشە نەخۆشی ڕەبەوەک و باسمان کرد ڕێژەکەی زۆرە لە نێو منداڵان و ئەوەی کە زۆر گرنگە بابەتی دەستنیشانکردنێتی چۆن ئەم دایک و باوکە بزانێت کە ئەم کۆکە کۆک و تەنگە نەفەسیە هەڵامەتێکی سادە نییە یان هەستیاریەکی سادە بە وەرزێ بە شتێکی دیاریکرااو نیە چۆن بزانێ ئەمانە نییە و ڕەبۆیە ئەم جیاکاریەمان چۆن پرسیارێکی زۆر زۆر جوانە تەمان بۆ زانیاریت هیچ کاتێک ناتوانین 100% بڵین مناڵێک ڕەبۆیەت باش بەڵام ئێمە سێ ئەگەرمان هەیە شتێکمان هەیە ئەڵین ئەمە لەگەڵ ڕەبۆیان ناڕوە بۆن لەگەڵ پەتاوەرزیەکان ئەڕوە لەگەڵ ئەوەیە چونکە خۆتان نەزانن لە مناڵانە کۆکە و خیزە زۆر زۆرە مەرجە هەموو یعنی حتا من محاضرەیەکم تەقدیم کە جارێ وتم هەموو خیزێک ڕەبۆ نییە بەڵێ هەموو خیزەیەکی سنگ لە مناڵانە ڕەبۆ نییە بۆی ئەکرێت زۆر هۆکاری تر بێت ینی مناڵان لەبەرەوەی زوو تووشی پەتابن معرضە لە ساڵێکە دەجار تووشی پەتابێن دەجار خیزەی لەگەڵا بێ بەڵام ئەگەر خیزەکەی یاخود کۆکی لە 2 هەفتە کەمتر مایەوە لە بینی ئەم پەتایە بۆ پەتایەکتر لە بینەکەیە هیچ نیشانەیە کەناسەتونی کۆکە خیزە لە ڕاکردنە ئەمانەی نەبوو لە عیلەیانە ڕەبویانە نەبوو لە خێزانیانە ئیگزیمان نەبوو تووشی ئیگزیما نەبوو مناڵەکە ژیانێکی یاسایی ژە ئەمە لەگەڵ ڕەبۆیان ناڕوات ئەمە بەگشتی کاتە بۆمان یەکلاکاتەوە کە ڕەبۆ نەبێ ناتوانین بڵین ڕەبۆنی ئەڵین لەگەڵ ڕەبۆیان ناڕوە دوشتەکان بۆشتەکان زۆر عیلمی بێت بەڵام ئەگەر مناڵەکە کۆکە و خیزەکەی لە 2 هەفتە زیاتر مایەوە باشە لە بینەکانە هەندێک جار وردە کۆکەی هەبوو بەڵێ یعنی ئەڵەی ئەمە ئەگەری هەیە ڕەبۆ بێ ئەگەری هەیە باش بەڵام ئەگەر کۆکە و خیزەکەی لە 2 هەفتەکەی زیاتر مایەوە باشە و لە بینەکانیشا کۆکە و خیزەی هەبوو بە تایبەتی لە کاتی ڕاکردنە گریانە یا خۆماندووکردنێکە و لە خێزانەکانیانە ئیگزیمە هەسیاری لوت هەسیاری چاو یا ڕەبۆ هەبوو و 1-2 فەحسی شیکاری تاقیگەیشەیە کە بۆ یەکەی نەگەرەمانەی بەرز بوو ئەڵین ئەمە ئەگەری زۆرە ڕەبۆ بێت بەستم زۆر باش ئەگەری زۆرە بەڵام نەک 100% بڵین ئەمە ڕەبۆیە ئەڵین ئەگەری زۆرە ڕەبۆ بێ بۆیە بە پێی ئەمانە ئەڵین ئەم مناڵە ئەگەری هەیە زۆرەیە ڕەبۆ بێ و لەگەڵ یا بمێنێتەوە ئەمە ئەگەرێکی هەیە ڕەبۆ بێ و ئەگەرێکی کەمی هەیە لەگەڵ بێت چونکە بیرمان نەچێت بەشێک لەوانە مناڵان لە تەمەنێکە ئەم شتەیە ئەپەڕێنن ئەمان ئەڵین نەخێر ئەگەری نییە ڕەبۆ بێت ئەمە تەنها لە کاتی پەتاکانە تووشی ئەبێت و ماوەیەکە و ئەڕوا نامێنێت دەستخۆش دکتۆر یەکێک لە خاڵە گرنگەکان کە مەوێ ئاماژەی پێ بدەم لایەنی دەرونی و کۆمەڵایەتی مناڵەکەیە بە تایبەت چ کاریگەریەکی ئەبێت کاتێک کە مناڵێک ڕەبۆی هەیە یاخود خێزانەکەی نەیانزانانی و بە هەر هۆکارێک بێت ڕەبۆکە لەگەڵ یا ئەڕوات چ کاریگەرێک لەسەر دەرونی مناڵەکەەوە لایەنی کۆمەڵایەتی مناڵەکە دائنێت ئەکرێ ئەم مناڵە شەرمن بێت باشە ئەکرێ گۆشەگیر بێت ئەکرێ زۆر جار لەلایەن مناڵان ترۆ گاڵتەی پێ بکرێت لە ڕۆژ دواترە دەرونیان وایلیە لەبەری خەوی ناڕێک و ئەمە عیلمە تەبان ئەمە زانستان ئەکرێ ڕۆژ دواتر فرە جوڵە بێ زۆر تووڕە بێ کە تنکەر بێ ئەکرێت تەرکیزی زۆر بڕوە لە مەکتەبە تەماڵ بێت مامۆساکەی دایم گلەی هەبێ ئەبڵێ ئەم مناڵەتان تەرکیزی زۆر کەمە زۆر جار بەوە تەشخیصی ژەکردن کە وەڵا ئەڵە فرە جوڵەی تەرکیز کەمە ئەکرێ مناڵەکە دایم کێشەی لەوە هەبێت کە ئەزیەتی مناڵی تر بات یاخود زۆر جار لە شەرمنیانە مناڵی تر
ئەزیەتی بە ینی ئەکرێ هەردوو لایەنێ هەبێ ئەکرێ زۆر خۆر بێ ئەکرێ کەم خۆر بێ ئەمەگە لە ڕووی گەشەوە باسیکەین یعنی ئەکرێ هەموو ئەمانە سترێسی زۆر بێت زۆر جا سیرێکی ئەڵە دکتۆر دایم پەنجەی لە دەمیاتی نۆک خۆیخوا لێوی خۆی ئەخوا دایم یعنی ئەکرێ ئەم هەموو ئەکرێ ئەم نیشانانەی هەبێت یعنی ئەمە لە ڕووی دەرونی و کۆمەڵاتیەوە ئەکرێ بە حکمی ئەوەی زۆر شەڕانگێزە لەگەڵ مناڵتر کەمتر تێکەڵاو بێ یاخود زۆر گۆشە گیر و شەرمنە لەگەڵ مناڵتر کەمتر تێکەڵاو بێ لە ڕووی دەرونی کۆمەڵاتی لە ڕووی پەروەردە و فێرکردنەوە هەموو ئەم کاریگەریانە ئەکرێ هەبێت وە بە تایبەتی ئەگەر مناڵەکە چارەسەر نەکرێت تەڵام بیرمان نەچێ بۆیە چارەسەرکردن لە مناڵانە گرنگترین بەشێتی تەڵان کاڵین چارەسەرکردن پاراستنیش چونکەکرێت دوای ئەگەر باسی چارەسەرەکانی بکەین چونکە پاراستن و دوورکەوتنەوە لەو شتانی کە هەستیاری زیاتەکە گرنگترین بەشی چارەسەرەکەیەتی بۆیە ئەمانە زۆر زۆر بەوریاییەوە ئەبێ مامەڵی لەگەڵا بکرێت چونکە بەوریایی و مامەڵی لەنەکڵ ئەو بناڵە زۆر جار لەلایەن دایک و باوکیەوە تەنانەت ئەشکەنجە ئەدرێ ئەزیەت دەدرێ بە حکمیەوەی ئەڵێ کە مناڵەکەم تەمەڵە بێگوێیە زۆر توندە زۆر بەو شێوازە یانیمە چەندین نەخۆشیوەم هاتووە بۆ لای کەڵە بێزار بووم دکتۆر ئەزیەتی ئێم لێ ئێم چاک نابێت گوێم پێنایە وایە کەچی لە مەکتەب تەرکیزینیە ئەمە دایم بەسارە بێگوێیە پیان وتوم نەخۆشیە دەرمانی دنیا بۆ نووسراوە دکتۆری دەرونی بۆی نووس و هەر چاک نابێت بەڕاستی ئەمانە زۆر زۆر کاریگەریە بێ و ژیانی مناڵەکە وێرانەکە لە ڕووی هەم کۆمەڵاتی و هەم لە ڕووی پەروەردە و فێرکردنیشەوە باشە دکتۆر ئێمە لەلایەن ڕێکخراوە تەندروستیەکانی جیهانەوە پۆلنکاریە کراوە بۆ بابەتی ئەوەی کە تا چەنێ ئەم ڕەبووە توندەواتە هینێکمان هەیە بڵین سکیلینگینگ ڕێکاریەکمانەیە بۆی کە پێمان ئەڵێم ئاستی ڕەبۆی توندە مام ناوەندە یاخود قورسەوە بەپێی ئەم ڕێکاریەش شێوازی چارەسەر و دەرمانەکان ئەگۆڕێن پێم خۆشە بە وردی ئەوەمان بۆ باسکەی ڕەبۆی مام ناوەند چییە تون چیە و ئەگە ڕەبۆی سووک و ئاسان چیە بۆی کە گەریەکێک لە ماڵەوە پێی وابێ مناڵەکە یەکێک لەم نیشانانەی هەیە کە ئێستا تۆ بەڕێزە باسە کرد چۆن مامەڵی لەگەڵ ڕەبۆی تەبان سووکەکەوەیە کە عادەتەن لە مانگە لەوانەیە یەک دوو جار کۆکەی هەبێت لە شەوانە بەڵام خەوی لێ تێک نایە لە مانگێکە یەک دوو جار بەڵێ باشە ڕەبۆی مامناوەتەوە لە هەفتەیە لە یەک دوو ڕۆژ کۆکەی ئەبێت و پێویستی بە دەرمانەکانی لەوانەیە و کە بڕۆنکۆدایلەتری پێوترێت شۆڕ لە شەوانە لەوانەیە هەبێ لەوانەیە نەبێت ڕەبۆی توندەوەیە کە حاڵەتەکەی ڕۆژانەیە بەردەوام کۆکەی هەیە لە هەفتەیە کە یەک دوو شەو خەبەری ئەکاتەوەش بۆ ڕۆژانە کاریگەری ئەم حاڵەتە توندانە کاریگەری لە سەرژانی ڕۆژانەیە بێ کاریگەری لەسەر چالاکی ڕۆژانەیە بێ ئەمە حاڵەتەکان توندن یعنی ئەمە حاڵەتی زۆر توندمانەیە زۆر سڤیر کە حاڵەتەکە زۆر قورسەکە و پێویستی ئەبێ بە زووی بگەێنێتە نەخۆشخانە کە تەنان هەندێک جار بەداخەوە گیان لە دەزانیشی تیەکەوێت ینی وەگەوەی کە بەڕێزشان باسان کرد مەسەلەی جەڵدەی مێشک و وەستانی دڵ و کاریگەری لەسەر سووڕی خوێن و حتا نەخۆشی مەسەلی لەداهاتوە بۆ شەکرە و بەرزە شاری خوێن و کۆمەڵک زۆر نەخۆشی ترەکە ئەکرێ بۆیە گرنگی ئێمەی پزیشکان و دایکان و باکەن ئەوەیە کە من دایم ئەوە بە نەخۆشەڵێم نابێ بیهێڵین ئەم مناڵە لە ساڵێکە یان پێویستی بە نەخۆشانە نەبێ یا کەمتر لە جارێک ئەها کەمتر لە جارێ هەڵە سفر بۆ جارە تەبان کە ئەڵە سفر بۆ جارێ ئەوەیە کە هەوڵ بدرێت کە جارێکیش پێویستی بە نەخۆشخانە نەبێت بۆیە زۆر گرنگە مەسەلەی چارەسەرکردن و نەهێڵین کە حاڵەتەکان بگاتە حاڵەتی توند بە تایبەتیەوەی کە لە شەوانە کۆکی زۆر هەبێت و خەبەری کاتەوە کاریگەری لەسەر ژیانی ڕۆژانی مناڵەکە بێت بەڵێ باشە دکتۆر هەر لەگەڵ ئەم پرسیارە حەزم کرد باسی ئەوەشکەم ئاماژەت بۆیە وتە بەشێک لە منداڵان ئەم ڕەبۆیە ئەپەڕێنن لە تەمەنێکە و بەشێکیان پێوەیان نەمێنێتەوە جیاوازی ئەم دوانە چییە چۆن بزانین ئەم ڕەبۆیە ئەگەری هێبی پەڕێنێ مناڵە لە تەمەنێکە یان خود پێوی بمێنێتەوە بوونی ئیگزیما بوونی ڕەبۆ لە عایلەیە لە مناڵانێکی ئیگزیمای هەبێ و یەک دووشی کاری تاقی گەیشە کە بۆ ئەکەین ئەمان ئەگەر هەبوو ئەمە 4 بۆ 9 جار ینی ڕێژەی مانەوەی ڕەبۆ لە مناڵانە زیاد دەکات بەڵام ئەگەر حاڵەتەکە سووب و لە خێزانە هەستیاری نەبوو ڕەبۆ نەبوو ئیگزیما نەبوو هەستیاری لوت هەستیاری بە خواردن و ئەو فاسی شیکاریەمان بۆ کردن بۆ مانانیە بسەڵ سەبڵین کە لەگەڵیان لەوانەیە نەمێنێ ئەڵین ئەگەری زیاترە کە لەگەڵیان نەمێنێ ئێمە هەموو قسەکان بە ئەگەرەکەین چونکە بۆی خەڵکە چاکە بێ بزانە چۆن قساکەیتەوە دایم بۆی خەڵک دایم بەو شێوازە پێڵم ئەڵێم ئەگەری زۆرترە کە نەیمێنێ بەڵام بۆ مانانیە کە نەیمێنێ بەڵام ئەگەری زۆرترە کە نەیمێنێ کە ئەم شانی تری هەبوو ئەگەری زۆرترە کە لەگەڵیا بمێنێت بەڵام گرنگە چارەسەرەکان بەڕێکی وەربگرێ بۆچی بۆی کە هەم
ئەگەری نەمانەکەی زیاتر بێ بۆی بیپەڕێنێ و لە هەماشدا ئەگەر لەگەڵیشیما بۆی لە گەورەیە دیواری ناوەوەی سیەکانی ستۆگ نەبێ ڕیمۆدڵنگ نەبێ بۆی لە گەورەیە باشتر وەڵامی چارەسەر باتەوە بۆی ئاسانتر نەک بۆی پێویستی بە بڕێکی ڕێژێکی زۆر لە دەرمان بێ بەتایبەتی دەستیڕۆیدەکان کەماکی زۆر قورس لەسەر مناڵەجێ بەڵە دەست خۆش دکتۆرێکێک لە ڕستەکان کەوتە سەرنجی ڕاکێشاموتت کە دوورکەوتنەوە لەو بابەتانەی کە ئەبنەوەی تەنگەنەفەسی و ڕۆبۆک و چارەسەرێک ئەتوانێت سیر بکرێت بە پشتبەستن بەو ڕستێ ئەمە و پرسیارە بکەم چارەسەریەکان چین ئەگەر بە وردی بۆمان باس بکەیت کە لە یەکەم لە خۆپاراستن لە ئەو شتانی کە دروستەکەن هەتا چارەسەر بە حەبوو دەرمان یەکەم شت یەکەم هەنگا بۆ چارەسەری هەموو هەز نەخۆشی یاسیارەکان بە تایبەتی کە ئێمە باسی ڕەبەوەکەین شتێکی پێوتێ ئەڤۆیدینگ ئەلێرجین واتە دروستنەوەی ئەو شتانی کە ئەستیاریەکان زیاد دەکەن بۆ نمونە تۆ لە ماڵا گەل دەست پێ بکەین شتی تووکن ئەبێ لە ماڵە هەڵ بدرێت دوور بخرێتەوە ماڵ نابێت شێدار بێت خەتەرترین شت ئەوەیە ماڵ شێداری بێت کە بەداخەوە زۆربەی خانووی خۆمان ینی تەندروستنی شیان زۆر ڕژێکی شیانەیە بەڵێ مەسلەی بەکارهێنانی فاست بۆنی زۆر من دایم پیانەڵم بەتانی نابێ بەکاربێ ئەبێ لێفە بێت و نابێت لە ماڵەوە بخرێ ینی بە هیچ شێوەیە چونکە ئەبێ ڕادەی شێ لە ماڵە لە بینی 30 بۆ 50 بێ نابێت زیاتر بێ بۆنی کەڕوو بۆ خنک بۆ نمونە جل ئەم شتەیە جل هەڵخستن لە ماڵەوە لەگەڵ جلێک بەتایت و بۆنێکی زۆر ئەشۆرێت یا جلی تووکن یا ئەو ڕۆژانەی کە خۆڵبارانی ئەکرێ پەنجەرە بکرێتەوە بۆی هەوا گۆڕکەیەکی باشە بێ ئەو ڕۆژانەی کە خۆڵبارانە ئەبێت پەنجەرەکان قەپات بکرێت و لەگەڵ ئەوەیە جل جێگەی ئەو مناڵانە ئەبێ هەوڵ بدرێت لەگەڵ کە ڕۆژی دواتر لە خەوەڵەسێ بکرێتە ناو کانتۆرێکەوە بۆی تەپ و تۆز و خۆڵی لەسەر نەنیشێ و لێنانی مەسلەی خواردن لە ماڵەوە یان تۆ لە خواردنێک لێ ئەنرێت دەرگا و مشتێ قەپاتە یەک هەڵم و ئەوەی زۆر ڕاستانی ئەبێ مڕەشەح دائیم هەڵکراوە بێتانی ئەو کاتانی کە چێش لێنرێ مڕەشەحی تەوالێت و هەمەم دائیم ئەبێ ئیشکا بۆی شێ لە ماڵەوە نێنرێ ئەمە گرنگترین شتە هەتا باسیەوە کات ماڵە ئەبێت تەوالێت و حەمامە دایم زۆر پاک ڕابگیرێت نابێ بینی کاشەکان ئاوی تاکۆ بکبێتەوە بۆی شێ دروست نەبێ ینی ئەکرێت ئەم جیازە لە ماڵەوە دابنرێت کە هەواکە پاکەکاتەوە هەوایەکی پاکەنەوە یەکێک لە گرنگترین شتەکانی تر بەداخەوە ئێستا خەڵکی ئەمە فێر بووە مەسەلی ڕاگرتنی سەگ و پشیلە و باڵندەیە کە ئەمە زۆ مەترسیدارە بەڕاستی بۆ مناڵانی کاستیارن بە هیچ شێوەیەک نابێت لە ماڵەوە باڵندە سەگ پشیلە ئەنی حتا گوڵگوڵزار نەبێت لە ماڵەوە بە هیچ شێوەیەک نابێت لە ماڵ نابێت بە هیچ شێوەیەک ئەین بەڕاستی مەسەلی جگەرە کێشان ڤیب ئەمانە لە ماڵە زۆ مەترسیدارن بۆ مناڵانی کاستیاریان هەیە اینجا بۆ چوونە دەرەوە ئەو ڕۆژانەی کە گەرمایەکی زۆرە ئەبێ هەوڵ بدرێت لە کاتی گەرما زۆرەکە مناڵ نابێ بچێتە دەرەوە بۆ کە چۆش لە دەرەوە ئێوارانیش ئەبێ ئاوێکی زۆری پێبێ بۆی بەردەوام ئاو بخواتەوە ئەمانەی شێدار کا بۆی ئەمانەی ناو دەمی دایم شەیتیا بێ و ئەو ڕۆژەی کە خۆڵبارینە ئەوێ ماسک و بەسێ ماسکیش گرنگترین شتە ئەو ماسکەی کە خۆیان دروستیکەن لە ماڵ و پەڕۆیەک واکرێت تۆزێ پشۆرێت بە ئاوی گەرم نەک پشۆری هەر بەس ئاوێکی گەرمی پیا بکرێت دوای ڕاپازێنرێ بۆی تۆزێشەی بۆ بەسرێ لە ڕۆژی هەوای زۆر سارد و وشکا بەتایبەتی ئێمە لە وڵاتی خۆمانە لە کۆتایەکانی مانگی 12 و مانگی یەکە هەوای وشکی سارد دێت گرنگە ئەو کاتە ماسکێک ببەستێت لەو کاتەیە بۆ چوونە دەرەوە ینی بەڕاستی لە مەسلەی خوێندکار کە چێتە مەکتەب مەسلەی ئەم تەپ و تۆز و تەباشیر و ئەمانە زۆر چونگە مامۆستاکانیان لەبێ ئاگادار بن دەرمانەکانیان پێبێ ئەمە مەسلەی خۆپاراستنەکەی کە بینە سەر دەرمانەکان ئێمە کۆمەڵ دەرمانمان هەیە لە مناڵانە بەتایبەتی گرنگترین بەشی دەرمان کەمەوە باسی کەم مەسلەی بەخەخەکانە یا نیبولایزەرەکان کە بەکارێن ئەمانە دەرمانی زۆر گرنگن و زۆر ئاڵتونین و کەمترین ماکیان هەیە و باشترین شت تەنها ئەوەیە کە لەسەر کۆندامی هەناسە ئیشەکەن بە هەموو شێوە خۆیان بەدوور بگرن لە بەکارهێنانی دەرمانی شڕوب بەتایبەتی ستیرۆیدەکان ئەم مەسلەی پرێدین زۆڵۆن و دیکسۆڵەوانە تەنها لە حاڵەتی زۆر کەمانە بێت کە حڵەتەکانی زۆر تون دەبێت لە نەخۆشخانە داخڵەکرێن بۆیە گرنگە یەکەمیان ئەم دەرمان و بەخاخانە بەکاربێن دووەمیان هەر بەکارهێنانەکە نییە یعنی ئەمە زۆر جار بینیمانەکە چێت هەر لە دوورەوە ئەوە گرنگە بزانێت چۆن بەکاردێ میکانیزمەکەی چۆنە مناڵەکە چی ئەکات بۆەوەی کە ئەم دەرمانە زۆرترین بچێتە ناو بۆڕیە هەوا مام ناوەند و بچووکەکانەوە بۆی چونگە ڕەبۆ خۆی لەوەیە بۆی لەوێ ئیشی لەسەر کات بەڕاستی زۆر گرنگە بەکارهێنانی ئەم دەرمانانە بە شێوەیەکی ڕێکە ینی جوان و کە بەو شێوازە تەندروستی کەدانراوە لەژێر ڕێنمایی پزیشکی پسپۆڕ بەدڵنیاییەوە دەست خۆش بێ دکتۆر کاتەکەمان بەرەو کۆتایی هاو بەداخەوە کۆمەڵە بابەتی تر هەیە هەڵێگرین بۆ دیدارێکی تر
زۆر خۆشحاڵ بووم لەگەڵ بۆ ڕێستانە دکتۆر پشدەر عەبدوڵڵا سپاس بۆ بەڕێزت بۆ زانیاریەکانی هیوادارم هەموو لای سوودیان لێ وەرگرت بێت. سەرکەوتوو بن هەر بژین. سپاس بۆ تۆش. ئازیزانم بەم شێوەیە دێینە کۆتایی بڕگە و بابەتی ئەم جارەمان. هیوادارم هەتا بەرنامەیەکی تر هەموو لایەکتان سەلامەت بن، مناڵی هەموو لایەکتان بەدوو بێت لە نەخۆشیەکانی ڕەبوو و نەخۆشی جیاوازەکان، هەر تەندروست باش بن و بەخواتان ئەسپێرین. خواتان لەگەڵ. دووبارە سپاس بۆ دکتۆر، زۆر بەخێر بیت، هەر بژیت. ئازیزانم هیوادارم هەردەم تەندروست باش بن، خواتان لەگەڵ.